پەیام وردەکاری کۆبوونەوەکەی طەیب سامی وەزیری دارایی عێراق لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی لەسەر موچەی موچەخۆرانی هەرێم ئاشکرا دەکات. طەیب سامی وەزیری دارایی عێراق ڕایگەیاندووە بڕیارەکانی دادگای فیدراڵی دەربارەی موچەی موچەخۆران جێبەجێ دەکات و کێشەی موچە چارەسەر دەبێت. ڕۆژی 21/2/2024 دادگای فیدراڵی عێراق بڕیاریدا ئاژماری بانکی بۆ هەموو موچەخۆرانی هەرێم لە بانکە فیدراڵیەکان دروست بکرێت و مەسرور بارزانیشی پابند کرد بە ناردنی داتای موچەخۆران و ڕێگەدان بە دیوانی چاودێری دارایی عێراق بۆ وردبینیکردنی لیستی موچەخۆران. موچەی مانگی دوی موچەخۆران بە پێی لیستی موچە دەنێردرێت. طەیب سامی وەزیری دارایی عێراق لە کۆبوونەوەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئاماژەی بەوە کردووە بۆ مانگی دوو بە پێی لیستی موچە پارە بۆ هەرێم دەنێرن، بەڵام مانگەکانی داهاتوو دەبێ هەژماری بانکی دروست بکرێت. وەزیری دارایی عێراق بە ئەندامە کوردەکانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقی وتووە بە حکوومەتی هەرێم بڵێن بەڵکو و زوو لیستی موچە بنێرن بۆ ئەوەی پارەی مانگی دویان بۆ ڕەوانە بکات. 680 ملیارەکە کۆتایی هات. بەپێی لێدوانی ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ناردنی 680 ملیار دینار قەرز کۆتایی هاتوو. لەمە دوا عێراق بەپێی لیستی موچەی وردبینی کراو پارە بۆ موچەخۆرانی هەرێم دەنێرێت. بەپێی ئامارەکان ژمارەی موچەخۆرانی هەرێم لە فەرمانبەر و خانەنشین و چاودێری کۆمەڵایەتی و واریسی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی 1,114,000 کەسە و مانگانە 913 ملیار دینار کۆی خەرجی موچەیە. لە مانگی سێوە موچە لە ڕێگەی بانکەوە دەدرێت. طەیب سامی وەزیری دارایی عێراق ڕایگەیاندووە لە مانگی سێوە موچە لە ڕێگەی هەژماری بانکیەوە دەنێردرێت و دەبێت هەژماری بانکی بۆ هەموو موچەخۆران بکرێتەوە. سەبارەت بە نەبوونی لقی تەواوی بانکە فیدراڵیەکان لە هەرێم وەزیری دارایی عێراق وتوێتی دەکرێت هەژماری بانکی لە لقەکانی بانکە فیدراڵیەکان لە دەرەوەی هەرێم بکرێتەوە و دواتر بۆیان تەحویل بکرێت بۆ بانکێک کە لە ناوچەکەی خۆیاندا هەبێت. موچە لە پرسینەوت جیا کراوەتەوە. طەیب سامی وەزیری دارایی عێراق لە کۆبوونەوەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق وتوێتی لەمە دوا موچە بە تەواوی دەنێرن و لە پرسی نەوت جیا کراوەتەوە، بەڵام بودجەی بەکاربردن و وەبەرهێنان و پەرەپێدانی پارێزگاکان پەیوەستە بە پرسی نەوت و ڕادەستکردنی داهاتە نانەوتیەکان. موچەی خانەنشینان لە وەڵامی پرسیارێکی پەرلەمانتاران سەبارەت بە جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی دەربارەی خانەنشینانی هەرێم طەیب سامی ئاماژەی بەوە کردووە ئەوان بە پێی لیستی موچەی هەرێم پارە دەنێرن. وتەکانی وەزیری دارایی عێراق ئەوەی لێ دەخوێنرێتەوە هەر کاتێک هەرێم بڕیارەکەی دادگای فیدراڵی دەربارەی خانەنشینان جێبەجێ بکات، حکوومەتی عێراق ئامادەیە موچەی خانەنشینان بە پێی بڕیاری دادگای فیدراڵی بدات و بەمەش کەمترین موچەی خانەنشینی دەبێتە 500,000 دینار.